ناوەندی ڕابوون و قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر پێنجەمین ئاهەنگی ساڵانەی خۆی بۆ قوتابیانی ناوەند و قوتابخانەکە ئەنجامدا. قوتابیانی ناوەندەکە دڵخۆشن بەوەی لەو ناوەندەدا زانستە شەرعیەکان بە شێوەیەکی باش فێر دەبن و لە ڕووی پەروەردە و پێگەیاندنیشەوە لە ئاستێکی بەرزدایە. لە ناوەندی ڕابوون مامۆسای بەتوانامانەیە مامۆسای کۆڵنە دەرمانەیە و لێرە زۆر سوپاسی بەڕێوەبەری ناوەندەکەمان دەکەم کە بەڕاستی زۆر هیلاک ئەبن لەگەڵماندا هەمویان مامۆسای بە ئەزمونن چۆن لە قوتابخانە فێری وانەکانمان دەکرێت لێرە بە هەمان شێوە لە قوتابخانەی ناوەندی ڕابوون بەو جۆرە فێری ئادابەکان و پەروەردەمان دەکرێت. وا نزیکەی 5 ساڵە لە ناوەندی ڕابوون دەخوێنم بەڕاستی زۆر ناوەندێکی باشەکەەوە وا هەوڵمان دەداتێک کە فێری ئاکار و سنەتە جوانەکانی پێغەمبەری خوا بن صلی الله علیه وسلم. وەکو خوێندکارێکی ئامادەی عەبدوڵای کوڕی عومەر کە ئەم ساڵ سوپاس بۆ قۆناغی یەکەمی عەبدوڵای کوڕی عومەرمان تەواو کردووە کە لەم ئامادەیەدا زانستە شەرعیەکان گرنگیەکی زۆر باشی پێدەدرێت و زانستە شەرعیەکان تێدا دەخوێنرێت. لەو ئامادەیەدا ئەوە فێری خوێندکاران دەکرێت کە گرنگی زانستی شەرعی لەکوێدایە، چۆن بتوانین خوێندکار لە ڕووی زانست لە ڕووی ئاینیەوە پەرەیان پێ بدەین، چۆن بتوانین گرنگی زانستی شەرعی بگەڕینەوە بۆ ناو کوردستان. قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر بۆ ئەم ساڵ 56 قوتابی هەبووە کە زانستە شەرعیەکانیان خوێندووە. ئەم قوتابیانەی پۆلی سەی ناوەندی تەواو دەکەن دەتوانن لە قوتابخانەکە بخوێن و دوای چەند ساڵێک لە خوێندنی وانەکان دەتوانن ببن بە وتاربێژ لە مزگەوتەکان. ئێمە ئەم ساڵی چوارەممان هەن کە تەلەبە وەرەگرین و تا قۆناغی چوارەممان هەیە لە خوشکان و برایان. ئێستا حالیان نزیکەی 56 قوتابیمان هەیە لە هەردوو ڕگەس. ئەوانەیە ئێمە شادی مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر وەرەگرن تر دوایی ئەتوانن وەکو مامۆستا بڵێن دەرس بڵێنەوە لە ناوەندەکە لای خۆمان یان لە ناوەندی ڕابوون و پاشان بۆ برایانەشی کە ئاستێکیان هەیە بە پلە یەکەم و دووەموانە دەرەچن خولیان بۆ کرێتەوە بۆی بتوان ئیجازەی مامۆستا مەلایەتی بەدەست بێن و لە یەکێ لە مزگەوتەکان بتوان ئیمامەت یان خەتیبی بکەن. ئەوە ساڵی پێنجەمە ناوەندی ڕابوونی کۆمەڵی دادگەری ئاهەنگی ساڵانە بۆ قوتابیانی دەرچوو لە ناوەندەکەیان ساز دەکەن. لە ناوەندی ڕابوون قوتابیان بە ژیاننامەی پێغەمبەران و پەروەردە و پێگەیاندنیان ئاشنا دەکرێن و لەسەر ئادابە ئاینیەکان ڕادەهێنرێن. بسم الله الرحمن الرحیم. وڵا ئەم چالاکەی ئەمڕۆی ئێمە ئاهەنگی کۆتایی ساڵانەی ناوەندەکەمانە ساڵی پێنجەم لەگەڵ مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەرە بۆ زانستە شەرعیەکان لقی سەربەرزی. ئێمە ساڵانە ئەم قوتابیانە کە ساڵێک لەگەڵیان داین ئاهەنگیان بۆکەین ئاهەنگی دەرچوانە. ئامانج لەو جۆرە ئاهەنگانە چییە؟ ئێوە چ دەرسوانەیەکیان پێ دەڵێنەوە کە گرنگ بێ لەم ساڵێ؟ ئامانجی ئێمە پەروەردە و فێرکردنە و هەروەها مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر زانستە شەرعیەکانە بۆ زانستە شەرعیەکان. ئامانج لەم ئاهەنگانەیە تەشجیعکردنی دایکان و باوکانە و تەشجیعکردنی خەڵکی لەسەر ئەم ناوەندانە کە هاوکار بن مناڵەکانیان خەم لە مناڵەکانیان بخۆن لە ڕووی پەروەردەیەوە. کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕێگەی ناوەندە ئاینیەکانیەوە بەردەوام لە هەوڵی پێگەیاندنی نەوەی سوودبەخش بۆ کۆمەڵگا بووە، ئەوەیش لە ڕێگەی پێگەیاندن و ئاشناکردنیان بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام. ساڵانە سەدان قوتابی بڕوانامەی دەرچوونیان پێدەدرێت لە ناوەندەکانی ڕابوون و قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر کە لەو ناوەندانە خوێندویانە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.